خوای گەورە پرسیار لە مەلایکەی شەو ڕۆژ دەکات چۆن عەبدەکانی منتان جێڵا؟ دەڵێن خوای گەورە ئەوانەی شەویش و ئەوانەی ڕۆژیش ئیترەوەی کە بینیوانە خوای گەورە عەبدەکانی تۆمان جێڵا جگەرەیانە خوارد دانیشتە بوو بە شەو نێرگەلەیە خوارد بە حساب خەمی خۆی دوورە خاتەوە خوای گەورە کە دڵی تۆی دروست کردووە دەفەرمێت دڵی تۆ بە قورئان و بە زیکر خۆشە بێت تۆ شەیطان پێت ئەڵێ بە نێرگەلە و بە جگەرە ئەچی قسەی شەیطان تەطبیقەکەی شەرم ناکەی لە خوا مەلایکە هەموو ڕۆژێ لای خوا وەسفت کات کە تۆ جگەرە خۆر و نێرگەلە خۆری عارەخۆری حەبخۆری خوای گەورە عەبدەکانی تۆمان جێڵا خەریک دۆمی نەبوون خەڵکی تاوڵە بوون باشە بۆ تاکەی بە خۆماندا نەچینەوە هەتاکەی شەرم لە خوا نەکەین لەوانەیە هەندێکتان هەندێک لەو خەڵکە لە ڕووی نەی لای منە دۆمی نەبکە لای منە جگەرە بخوا و نێرگەلە بخوا ئەی باشە یعنی ئەوەندە شەرمش لە خوا ناکەی ئەی باشە بە خۆت ناڵێ من کەسێکی دۆڕا و خراپم بەقەت مرۆڤێکی تاوانبەر شەرم لە خوا ناکەم بە خۆتا بچۆرە و کاتێک کە تۆ جگەرە دەخۆی نێرگەلە دەکێشی بە دڵنیایە پێتەڵم لە سەروی عارشەوە باسی تۆ دەکرێت کە تۆ جگەرە خۆر و نێرگەلە خۆری کە تۆ حەبخۆر و مەشروب خۆری بۆیە بە خۆتا بچۆرە هەتاکو و ماوی تۆ بۆ بکە بگەڕێرە بەلای خوا